مثلا پێشتر بلێنەوە کاتێ لە مەکتەبێ بوومە لە کولێ بوومە باسەك یان غیبەتە چ کەسێکمان کردیە کە دەڵێن بگەرنی پێ ئازاکەی بەس یعنی چکە مودەکی زۆری بە سەدا ڕۆشتە ئێستا یعنی ئەو کەسەم نا لە بلێن لە ئەکاونت و شتیم لەکنە ڕقەم و لە دەیبینمەوە ئەو شتە یعنی هەر ئەگەر تۆ بەشم لەسەر کردێ هەر گوناحەکەم لەسەر دەبین یعنی بەس غیبەت نەک بڵێن زۆر باشە شتێکم لێ کرد بێ غەدرم لێ کرد بێ. زانایان ئەفەرموون کەفارەتی غیبەت چییە؟ ئەوەیە بڕۆی گردنی خۆت بەو کەسە ئازا بکەی بڵێ من غیبەتی تۆم کردووە تەفاسیلیشی پێ مەڵی بڵێ بەخوا غیبەتم کردووی هاتوومە گردنم ئازاکەی پێش ئەوەی بمرم داوای گردن ئازایی لێکم. ئەگەر ئەو کەسە گردنتی ئازا کردەوە گردن ئازاکە بەڵام ئەگەر گردنتی ئازا نەکرد یا ئەو کەسەت نەدۆزیەوە نەتەزانی ماوە مردووە نازانی لەکوێیە زانایان ئەفەرموون محاسینی ئەو کەسە لە ناو خەڵکا باسکە محاسینەکانی چین چاکەکانی چین باسیکە بڵێ بۆ نمونە کچێکی ڕەفیقت بۆ لە زانکۆ لای ئەو ڕەفیقانەی خۆت بڵێ بەڕاستی کچێکی نەرمونیان بوو کچێکی زۆر بە ئەخلاق بوو زۆر سەلار بوو کچێکی زۆر زۆر بە شەرم بوو زۆر زۆر زیرەک بوو یعنی باسی چاکەکانی بکە ئینشاءالله ئەبێتە کەفارەتی ئەو تاوانانەی ئەنجامت داوە بەرامبەر بە ئەو ڕەفیقەت. ئەمە کەفارەتی کەسێکە کە غیبەتت کردو مەش زانایان ئەفەرموون ئینشاءالله لعل وعسى ئەبێتە کەفارەت لعل وعسى ئەگەر ئەو کەسەت نەدۆزیەوە باسی مەحاسینەکانی کە باسی چاکەکانی کە لە ناو خەڵکە ئینشاءالله خوای گەورە ئەوەت بۆ کاتە سەدەقە و ئەیکاتە کەفارەتی ئەو غیبەتانی کە کردوتە.